ئێرە نەخۆشخانەی دەرونیە لە شاری هەولێر. ئەو نەخۆشخانە هەموو ئەو کەسانە لە ئامێز دەگرێت کە بیر و هۆشیان ناتەندروست بۆ ڕەفتاریان گۆڕاوە، بۆیە لەم شوێنە چارەسەری پێویست وەردەگرن و هەوڵی گەڕانەوەیان بۆ ژیانی ئاسایی خۆیان دەدەن. ئیدی لێرە نەخۆشە درێژخایانە دەرونیەکان دەمێننەوە. هەموو خزمەت گوزاریەک فراهەم کراوە، وەرزش و میوزیک و یاری جۆراوجۆر لەگەڵ ئامادەبوونی کارمەند و پزیشکی پسپۆڕ بۆ پێدانی ڕێنمایی پێویست. نەخۆشخانەی دەرونی هەولێر جاران یەکێک بوو، قسمێک بوو لە ناو نەخۆشخانەی هەولێری فێرکاری، نەخۆشخانەیەکی سەربەخۆ نەبوو جاران. لە 28 2013 فەرمانی پێدەرچوو لەلایەن فەرمانگەی تەندروستی هەولێر، بەڕێوەبەری تەندروستی هەولێر و وەزاری تەندروستی ئەم نەخۆشخانەیە دامەزرا. واتە 6 ساڵ پێش ئێستا 6 ساڵ و نیو نەخۆشخانەی دەرونی هەولێر دامەزراوە. ئەم نەخۆشخانەیە ئیشی ئەوەیە خزمەتگوزاری دەرونی پێشکەش بە هاوڵاتیانی شاری هەولێر بکات و زۆر جار ئەو خزمەتگوزاریە لە شاری هەولێری شتێپەڕیوە ئەو نەخۆشانەی کە پێویستیان بەمانەوەی درێژخایەن بووە و حاڵی دەرونیان ناجێگیر بووە لە شارەکانی دیکەی وەکو سۆران و دهۆک و زاخۆ و باڵەکایەتی و دەڤەری بارزان و هەموو ئەوەی کە نزیک شاری هەولێریشە لەم نەخۆشخانەیە خزمەتگوزاری دەرونیان پێشکەش دەکرێت. یەکێک لە کارە گرنگ و زەحمەتەکان سەرشوشتن و تاشینی مووی لە شوجەستەیانە. ئەو کارەش بۆ پاک و خاوێن ڕاگررتنی جەستە و تەندروستیانە کە ڕۆژانە و هەفتانە ئەو خزمەتە بە بەردەوامی بۆیان ئەنجام دەدرێت. ئەو نەخۆشانەی کە لە بەشی درێژخایەنن وەکوتم کەسیان لەگەڵ نییە، دایک و باوک و خوشک و برایان لەگەڵ نییە بۆی ئاگیان لە خۆیان، بۆ خۆشیان ئاگیان لە خۆیان نییە بۆی پاک و خاوێنی خۆیان پارێزن. کۆمەڵێک کارمەندمان هەیە کە گەرچی ژمارەیان زۆر کەمە بەداخەوە و داماشمان لە حکوومەت کە دۆ ژمارەیان زیاد بکرێت، تەنها ئێستا یەک کارمەندمان هەیە کە ئەم نەخۆشانە دەشوات و ڕیشیان دەتاشێت، سەریان قژیان دەتاشێت. بەشی حەلاقیمان هەیە بەناو نەخۆشخانەکە، مانگی جارێک یان دوو جار بەپێی پێویست تاشینیان بۆ دەکرێت، ڕیش و سمێڵ و ئەو مۆزیادانەی کە لە دەستیان هەیە. ئەم ئیرادە بەهێزش سەرچاوەکەی لە هێز و باز و توانای ئەو پزیشک و کرێکار و کارمەندانە گرتووە کە ئەو خزمەتە پزیشکی و دەرونیە پێشکەش دەکەن. ئەگەر پێویست بکات بەپێی پێویستی خۆیان نەخۆشیە پێویستەکە هەموو ڕۆژێ بشرێت، نەخۆشیە پێویستەکات هەفتەی جارێک بشرێت. شوشتنیان بۆ دەکرێت هەر لە ناو نەخۆشخانەکە، جلشۆری گەورەمان هەن لە نەخۆشخانەکە، جلەکانیان دەشورێت و شوێنەکانیان پاک دەکرێتەوە. کەس ئەزیەتت نادەنێ خۆ لێرە نانی خۆت دەخۆی خۆت دەشۆی دەبڕۆی. هەموو ئەم مرۆڤە خۆبەخشانە سەرڕای چەندین کەم و کوڕی لە شوێن و داو دەرمان و پێداویستیەکان بە ئیرادێکی بەهێز ئەم مرۆڤانە لە باوەش دەگرن و چاودێری دۆخی دەرونیان دەکەن و چارەسەری پێویستیان بۆ ئەنجام دەدەن. لە هەموو خەیرانەکان پشتیان تێنەکردن و لە ئامێزیان گرتوون. خواردنی سێژەمە و هەندێک جاریش چوارژەمەیان پێدەدرێت لەگەڵ میوە و سەوزە و ئەو شتانێکەوە پێویستە لە بەشە خۆراکی هەموو هاوڵاتیەکە بێت. ئەمانیان هەموو پێشکەشەکرێت. زائیدەن دەرمانیش ئەگەر پێویست بکات دەرمانیشیان پێشکەشەکرێت لەلایەن کەسانی پسپۆڕەوە، واتە پاک و خاوێنی و شوێنی حەوانەوە و گەرما و ساردی نەخۆشخانەکە و جل شوشتن و خواردن و دەرمانیان لەسەر ئێمەیە و هێوەرکردنەوەیان لەسەر ئێمێ و ڕاهێنانەوەیان لەسەر خستەخانەکەیە تاوەکو جارێک کە بڕۆن و ناو کۆمەلگا و بڕۆن و ناو خانەوەدەکانی خۆیان.
کارمەندانی نەخۆشخانەی ئێمە لە بەشی پرزگەوە بگرێت تا دەگاتە پزیشکە بەڕێزەکانیش ماندووبوونێکی زۆر دەبینن لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەم کەسانەکە دێن بۆ نەخۆشخانەی ئێمە، چونکە ئەم جۆرە نەخۆشخانەی ئێمە پێویستیان بە جۆرێک لە مامەڵەی تایبەت هەیە، لە هەڵسو کەوت، لە ئاخاوتن، لە شێوازی قسەکردن، لە حتا لە ناخواردن و لە خەوتنیش تۆزێک جیاوازتر پێویستە مامەڵیان لەگەڵدا بکرێت. بۆیە بەڕاستی من لە ڕێگەی کەناڵەکەی ئێوە دەستخۆشی لە کارمەندانی نەخۆشخانەکەی خۆمان دەکەم لە پرزگەوە بگرێت تا پزیشکە بەڕێزەکانیش کار هەمویان ڕۆڵێکی باشیان بینیوە، لە زۆر زەروای لێ هاتووە ئەمە لەسەر حسابی ماندوو ئیسراحەتی خۆیان و لەسەر حسابی عەسابی خۆیان بووە، لە بەشی پاکردنەوە ئەگریت، لە شوشتنی، ینی زۆر جار دایک و باوشی ئەو نەخۆشانە تەحمولی ئەو نەخۆشانە ناکەن. ئەوانە بوونەتە جێگرەوەی خێزانەکان، زۆر جار و بە بەردەوامی لە بڕی خێزانەکانیان نازیان پێدەدەن، زۆر بەهێمنی و مامەڵە و ڕەفتاریان لەگەڵ دەکەن، تاکو بۆ باوەشی کۆمەلگا بیان گەڕێنەوە و جارێکی تر بە سروشتیان تێکەڵ بکەنەوە. نەخۆشمان هەیە هەموو ڕۆژێ سێ جار خۆی پیسەکە پیسایەکە بەژێر خۆیە، لە ماڵەوە خانەوادە هێڵێ من تەحملم نەما، من ناتوانم ئەم کوڕەتی تر وا بکەم، مناڵ نییە حەفازەیەکەم و بۆ پاک بکرێتەوە. ئەم کارمەندانی ئێمە نەخۆشخانە ئەو ئەرکە قورسای بینن پاچیانەکەنەوە و ئەو ماندووبوونە لە ئەستۆ ئەگرن، بۆنی ناخۆشیان تەحملەکەن، ماندووبوون و هاوارکردن و عەسەیبوونیان تەحملەکەن، زنێوەکانیان تەحملەکەن. بەڕاستی بۆیە من پێم وایە ئەگەر مقارنەی بەشەکەی نەخۆشخانەکەی ئێمە بکەی لەگەڵ نەخۆشخانەکانی تر، کارمەندانی ئەم نەخۆشخانەیە زۆرترین ماندووبوونیان لە ئەستوێەوە زۆر و باشیش ئاکارەکانی خۆیان ئەنجام داوە تا ئێستا. دەستخۆشی لە کارمەندەکان و دکتۆرەکان دەکەم، دەستی منەوەن دنیان دەخشم، بەڕاستی زۆر هیلاکن لەگەڵ ئەو نەخۆشانە. ئەو شوێنەی مە شوێنەکی تایبەتە، هەموو کەس ناتوانانی لێی ئیشکا، بۆیە من لێرانە زۆر زۆر سپاسیان دەکەم. وەکو ماندی بوون وەڵی ماندینە، هەر ئەمنە مننا هەر هەمومان ماندینە، هەر لە دەیری بگرە هەتا بچووترین عەمەلە بەخۆشمەوە هەمومان هیلاکین. ئیشەکەی قورسە بڵێ و نەڵێ نەفسێ عنی چی؟ یعنی ئەوان ئەگەر نەخۆش نەبن نایەنە ئێرە، ئیشیان لێرە نیە و نەخۆشانە. دوای ئیشمان پاکردنەوە، ئیشی من جلک شوشتنە. ئەوانە بەڕاستی سەربازی ونن، بەڕاستی ئەو بەرنامەی هەڵتان بژاردووە لەسەر ئەم تیمە خۆشەویستە کە لێنە بڕاوانە ماندوونە ناسانە، ئەرکێکی مرۆیی زۆر زۆر گەورە کە بەڕاستی ئینسان سەرسام دەکات لەناو ئەم نەخۆشانەی کە پیانە وڵترێ نەخۆشی دەرونی بەڕێوەی دەبن. بۆیە من لە ناخی دڵمەوە سوپاسیانەکەم، دەستیان ماچەکەم. ئەوانە ئەرکێکی مرۆیی ئەوەندە گەورە دەگرنە ئەستۆیان کە من پێم وایە لەوانەیە کەس و کار و ئازیزانی نزیکی خۆشیان ئامادە نەبن ئەوەی ئەوان بۆیان دەکەن، ئەوەی ستافی ئێرە و دکتۆرەکان و کارمەندەکان و تیمی خزمەتگوزاری ئەم نەخۆشخانە بۆیان دەکات. ئەوەندە گەورەیە، نە بە سوپاس و نە بە تەقدیر و بە هیچ شتێک ناتوانیت تۆ لە ئاست گەورەی ئەوان و لە ئاست ئەو خزمەتەی ئەوان دەیکەن تەقدیری بکەیت و ئەوەی ئەوانیش دەیکەن بە پارە و بە سامانی دنیا ناخەم لە درێت. بە مانای کەلیمە ئەوانە مرۆڤن، بۆیە ئەوانە شایانی ئەوەن کە لە ناو کۆمەلگا ڕێزیان لێ بگیرێت و من لە ناخی دڵمەوە سوپاسیانەکەم. ئەم هەنگاوەش بۆ هێورکردنەوەی بیرۆهۆش و باشترکردنی بارودۆخی دەرونیان ئەنجام دەدرێت تا لە توندوتیژی و دەمارگیری دوورکەونەوە و جارێکی تر باوەش با سروشدا بکەنەوە.
تەسەوەڕی من ئەوەی کە ئەم کارمەندە بەڕێزانە دکتۆرە بەڕێزانە بەرامبەر ئەو خەڵکانە دەیکەن کە بە هەر زروفێک بێت دیچە لە زگماکەوە بێ یان زروفی کۆمەڵایەتی یان هەر زروفێک وای لێکردوون تووشی پێیان بگوترێ نەخۆشی دەرونی و لێرە بن ئەمانە ئەرچیان سەختە وەکو مرۆڤێکی ئاسایی نین تۆ بتوانانی خزمەتیان بکەی ئەمانە شوشتنیان پاکردنەوەیان خزمەتکردنیان ژیانیان خواردنیان هەموو ئەمانە جیاوازە لەگەڵ مرۆڤێکی تری ئاسایی بۆیە ئەمە بەو ئینسانانە دەکرێت کە دڵێکی گەورەیان هەیە. ئەم هەنگاوەش بۆ هێورکردنەوەی بیرروهۆش و باشترکردنی بارودۆخی دەرونیانە تا لە توندوتیژی و دەمارگیری دوورکەونەوە. لەم نەخۆشخانەیە باش شێوەیەکی بەردەوام لەلایەن کارمەند و پزیشکان چاودێری تەندروستیان دەکەن. هەندێک نەخۆشی ترمان هەن ڕەنگە لە ڕاوێژکاری پزیشک وا هەست بکات ئەم نەخۆشە پێویستە بڕوات بۆ چارەسەری دەرونی لە ڕێگەی ئاخاوتن و ڕێنمایی ئەوەی کە پێ دەڵێن بەشی سایکۆتێراپی ئەو بە 6 مان ڕەنگە کامێرەکانی ئێوە وێنەیان گرت بێت چەند توێژەرێکی دەرونی و توێژەری کۆمەڵایەتی لەیە هەوڵ دەدەن گرفتە دەرونی و کۆمەڵایەتەکانی ئەو نەخۆشانە چارەسەر بکەن و ڕاهێنانەوەی دەرونی بۆ ئەو نەخۆشانە بکەن کە پێویستیان پێە. ئەو نەخۆشانەی کەوا وەکوتم پێویستیان پێ بە ماوەیەکی درێژتر لە نەخۆشخانە بنێنەوە و جێگەی هەڕەشەن بۆ سەردەوروبەر ڕەنگە ئازیەتی خۆیان بدەن ئازەتی کەسی تکە بکەن ئەوە ئەڕۆنە بەشی درێژخایەن لەوێ بەبێ مرافق ئەمێنەوە لەو نەخۆشخانەیە و لەوێ خزمەت گوزاریان لایەن کارمەندانی تەندروستی ئێمە پێشکەش دەکەن. حەزت لە چ خواردنە چێ ینی حەزت سلۆ بینە؟ زۆر باشە. تەمام گوتت شەوان کەم دەخەوی ئێستا؟ شەوان دەخەوی خەوت باشە؟ بەڵێ. ئەوانی لێرە داخل دەبن نەخۆشی درێژخایانن کێشەی تەعاملکردن لەگەڵ ئەو نەخۆشانە ئەوەیە کەوا نەخۆشەکان نقطەی ئەساس ئەوەیە کەوا ئەوان نازانن نەخۆشی دەرونیان هەیە ئەوەش لە کاتی تەعاملکردن لەگەڵ ئەو نەخۆشانە کێشە دروست دەبی زۆر جار قسەت لۆ ناکە زۆر جار بێدەنگە زۆر جار دەڵێ من هیچ نەخۆش نیمە ئەوە کێشەی ئەساسیە لەگەڵ کارمەندان کە لەگەڵ نەخۆشانی درێژخایان هەیەە. ئێرە نەخۆشخانەی دەرونیە هەر وەچی دەڵێن دەرونی عالم یەکسەر ئەوها شتێکیان لۆدە ینی وەزعەکە تێناگەم بزەبت کووە دەرونی کەلیمەکی بوشەیەکی زۆر گەورەیە لە بۆ عالەمی قرسە بزەبت یعنی ئەها کە فکر لێرە فکریان لەسەر نییە نازانن کووە بزەبت لۆیە ئەوانی دێنە ئێرە ئیش دەکەن ئەگەر دکتۆربی ئەگەر مەمارڕێزبی ئەگەر چاودێربی بە حەز دێنە ئێرە چکە بێجددی ئیشەکە تااقەتی دەوێ وەختی دەوێ لەگەڵ ئەو نەخۆشانە کو معاملە بکەی هەتا ڕکت یعنی ڕکیان لە تو نەبیتن چکە ئەگەر ڕکیان لە تو بیتن قسەی ناکەن نەخۆشی دەرونیش شتەکە یعنی لێکرا لەوانەیە شتێکیان لێبێ ئەزیێتت بدەن یان ئەزیێتی خۆیان بدەن لۆیە ئیشەکە یعنی بەجددی زەحمەتە و دەبیەکەک بە حەزەوە بێتە ئێرە. بەنسبەت چارەسەری ئەو نەخۆشانە بەڕاستی لە لایمە چارەسەرەکان چەند بەشەکەن جگە لە چارەسەری دەرمان کە چارەسەری ئەو شتانە دەکا ئەو ئازارانەی کە هەستی پێ دەکەن یان ئەو نیشانانەی کە دەبیندرەیە جگە لەوانە چارەسەری دەرونیش لای ئێمە هەیە ئەویش کە بریتە لە قەناعەتکردنی قەناعەتینان بە نەخۆشەکە کە مشکێشەیەکی دەرونی هەیە کە لە لای ئاسایی بی و محاولە بکە کە عیلاجی نەخۆشەکەی بکانە ئینکاری لێ بکە و بێزگەلەوەی چارەسەرێکی دیمان هەیە کە ئەویش چارەسەری لێدانی کارەبایە کە بەڕاستی لەو حاڵەتەیە کە زۆر حاڵەتەکەی
کە لە کۆنتترۆل دەردەچیت و ناتوانین بە دەرمان چارەسەری بکەین پێویست دەکات لێدانی کارەبای لە بۆ بکەین کە بۆ شێوەیە نەخۆشەکە دەگاتەوە بارەکی جێگرێکی مستەقر کە زیانی نابی لە خۆی دەوروبەر. نەخۆش یەکەم جار کرێتە نەخۆشخانە لە چەند کەناڵێکەوە دێ بۆ لای ئێمە یان ئەو تێ لە بەشی ڕاوێژکاری هەموو ڕۆژانێک لە کاتژمێر 8:30 بەیانی تا کاتژمێر 1:30 دوای نیوەڕۆ پزیشکێکی پسپۆڕی دەرونی لە بەشی ڕاوێژکاری دادەنیشێت لە نەخۆشخانەکەی ئێمە هاوڵاتیانی شاری هەولێر و دەوروبەری دێن بۆ ڕاوێژکاری مناڵێکیان پێەیە گەورەیەکیان پێەیە گرفتێکی دەرونی هەیە ئەم پزیشکی یەکەم جار لەگەڵی دادەنیشێت پشکنینی بۆ دەکات ئەگەر زانی پێویستی بە دەرمانە دەرمانی بۆ دەنووسێت و لە بەشی دەرمانخانەی نەخۆشخانەکەمان دەرمانی بۆ دەنووسێ و دەرماوەردەگرێت و دەڕواتەوە ماڵەوە ڕەنگە پزیشکەکە پێی بڵێت پاش چەند ڕۆژێکتر جارێکتر سەردانم کەرەوە وەرەوە بۆلە ئەگەر زانی پێویستی بە داخلکردن هەیە لە بەشی کورتخایەن بۆی چەند ڕۆژێک بمێنێتەوە گرفتەکەی چارەسەر بکرێت ئەگەر تەنها بە دەرمان کێشەکەی چارەسەر نەبوو ئەوە داخلی دەکات لە بەشی کورتخایەن لە بەشی کورتخایەن پزیشکی لێە پزیشکی پسپۆڕی لێە پزیشکی نیشتەجێی دێرین و نیشتەجێی خولاوی لێە کارمەندانی تەندروستی نێرومەی لێە لە بەیانیەوە لە 24 ساعت خزمەتگوزاری دەرونیان پێشکەش دەکرێت ئەگەر دەرمانیان پێویست دەرمانیان درێت ئەگەر پێویستیان بە دەرزی لێدان بێ دەرزیان لێرە درێت هێور دەکرێنەوە. سەرڕای مەترسی و زەحمەتی لەسەر ژیانیان بەڵام ئەو کرێکار و کارمەندانە لە هەنگاوەکانیان ناوەستن بۆ بەخشێنی ئیرادە و وزە بۆ لە باوەشگرتنی ئەوانەی بێبەشن لە تام و چێژی سروشت لە هەموو بەشانە کۆمەڵێک پزیشک و کارمەندی لێهاتوو کار دەکەن بۆ گەڕانەوەی ژیانی ئاسایی بۆ جەستە و مێشتی ئەوانەی تووشی بە نەخۆشی دەرونی بوون. زەحمەتی زۆر دەبینێ کارمەندی ئێمە لە ڕووبڕۆ بوونەوە و چارەسەرکردنی ئەو نەخۆشانە بەشێک لە زەحمەتیەکان پەیوەندی بە هەندێک بڕیاری حکوومەتەوە هەیە لە مەسلەی دەرمان کە تا ئێستا کێشەیەکی گەورەیە ینی ئەم شوێنەی کە تۆ ئێستا وێنەی لێ دەگریت و بەرنامەکەتی لێ ئەنجام دەدەیت بریتینیە لە خیوەتگایەک بەس خەڵکی تیا بخەوێ و نان بخوات نەخۆشخانەیە واتە شوێنی چارەسەریە بەداخەوە کەم و کوڕیەکی زۆرمان هەیە لە بواری دەرمان و خزمەتگوزار ئەم پێداویستیە پزیشکەکان هەندێک ئامێر هەیە لە خستەخانەکانی تر هەیە لە دەرەوەی وڵات ئێمە نیمانە هەندێک دەرمان هەیە کە زۆر زۆرە بۆ نەخۆشخانەکانی دەرونی هەبێت ئێمە نیمانە بۆ یەکەم زەحمەتی ئەوەیە کە پزیشکان ڕوبەڕووی دەبنەوە نەخۆشەکە ئەزان پێویستی بە دەرمانێکی دیاریکراوە دەرمانەکە نەخۆشخانە نییە هەموو جارە دەبێت خانەوادەی نەخۆشەکان تێبگەینین بڕۆنە دەرەوە دەرمانە بێنن بەڕاستی نەخۆشخانەکەی ئێمە ئەوانەی کە لەوێت لەو خستەخانەیە داوامەکەن وەکو سەربازی ون دەرەکەەوە هەتا ئێستاش بەشێکی زۆری پزیشکانی هەولێریش نازان کە شتێک هەیە بەناوی نەخۆشخانەی دەرونی هەولێر هەروازانن بەشێکە لەناو نەخۆشخانەی هەولێری فێرکاری کە پێڵە نەخۆشخانەی جمهوری و نازانەوە بۆتە نەخۆشخانە و ئێستا 168 کارمەندی هەیە. کە چارەسەر دەکرێت دوو بەشی چارەسەری سێ بەشی چارەسەریمان هەیە بەشێکی لە ڕێگەی دەرمانە ئەم دەرمانەشیان ئەو تێ کورتخایەنە بۆ ماوەی مانجێک و دوو مانگە یاخود بۆ چەند هەفتەیەکە یانیش بۆ ماوەی دوو درێژ هەندێک جار بۆ ماوەی چەندین ساڵ هەندێک جاریش تا ماوە نەخۆشەکە دەبێت دەرمان بکارێت. بەشی دوین بریتە لە ڕێنمایی لە چارەسەری لە ڕێگەی ڕێنمایی دەرونی هەندێک نەخۆشیە پێویستەکە لەگەڵ دەرمان یانیش بەبێ دەرمان چارەسەری دەرونی بۆ بکرێت ڕێنمایی چۆن مامەڵ لەگەڵ گرفتەکەی خۆ دەکەی مەسەن بۆ کەسێک نەخۆشی وەسواسی هەیە چۆن لەگەڵ فکرە وەسواسیەکان هەڵەکەی چۆن بەسەریان زاڵەبی ئەوە پێڵێن چارەسەری لە ڕێگەی ڕاهێنان و ڕێنمایی چارەسەری هزری و معریفیان بۆ دەکرێت ئەو بەشەمان لە نەخۆشخانە هەیە.
هەندێک نەخۆش هەیە پێویست دەکات لە تەک چارەسەری بە دەرمان چارەسەری لە ڕێگەی دروستکردنی گەشکە لە ڕێگەی تەزوی کارەباوە بکرێت بنجەکرێت و بۆ چەند دقیقەیەک ئەخەوێندرێت دوایی کە خەبەریە بێتەوە ئاگای لێ نییە ئەو چارەسەری بە کارەبایی بۆ کراوە بێگومانەوە لە ڕێگەی کۆمەڵێک پرۆسەی یاساییەوە ئەکرێت ڕەزامەندی خزم و کەس و دەوروبەری وەرەگیرێ و ئەگەر خۆی هەندێک نەخۆشیە خۆی باری تەندروستی دەرونی و عەقلی لە ئاستێکدا خۆی توانێت بڕیار بدات ئەگەر خۆی لەو ئاستە بێ خۆی ڕەزامەندی لێ وەرەگیرێ لێرە وەک ماڵی ڕاستەقینەی خۆیان خزمەت دەکرێن ئەو کارەش پێویستی بە وەفا و سۆزی زۆری ئەو کارمەندانە هەیە لا خۆشەویستیان بۆ کارەکەیان. بەم چارەسەریە لە زۆربەی وڵاتانی دنیا بەکاردەهێنرێت تەنها یەک دوو وڵاتی گەورەی دنیا نەبێت کە ئێستا نایکەن وازیان لێهێناوە باقی دیکە لە زۆربەی وڵاتانی دنیا بۆ وڵاتی چۆک ئەمریکا ئەڵمانیا فەڕەنسا ئەمانە هەمووی ئەم چارەسەری کارەبایی تێدا هەیە و ئەوەش بەشێکی دیکەی چارەسەریەکە لە نەخۆشخانەکەی ئێماکرێت. ئاخرین بەشی چارەسەری هەندێک نەخۆشمان هەیە ئێمە لە ڕێگەی ڕاهێنانەوە بۆیانەکەی مەسەن بۆ منە لە مۆسیقایان بۆ لێ دەین ناوە لە ژوورەکانە بەشی وێنەگرتنمانە وێنەگرتن هەندێک جار لە ڕێی بەشی خەیاتیمان هەیە هەندێک نەخۆشیە ئەگەر پێویست بکات ئێنەرین بۆ ئەو بەشانە. ئێرە وەک ماڵی ڕاستەقینی ئەو مرۆڤانەیە کە تێیدا ئارامی باڵ بەسەر دەرونیان دەکێشێت. لێرە بەشێکیان فێری خوێندن و میوزیک و وێنەکێشان و کاری دەستی دەکرێن. یەکێک لەو کارانەش بریتە لە ڕاهێنانی میوزیک و فێرکردنیان تا لەو ڕێگەیە بتوانن ئارامی و هێمنی بخەنە دڵیان و ئارامیان پێبەخشن و تووڕێ و دەمارگیریان نەهێڵن. لێرە خزمەت گوزاریەکان سەرڕای کە قەیرانی دارای ڕووی تێگرت بەڵام لەو ماوەی ڕابردوو تا ئێستا بە شێوەیەکی باش هەموو خزمەت گوزاریەکان بە هەوڵ و توانای ئەو ستافە دابین کراوە. ئەو نەخۆشخانەی ئێمە لە ئێستادا ئێمە تەنها جێسی نەخۆشمان هەیە بەداخەوە و لە زۆربەی شارەکان کۆمەڵی خەڵک لە لیستی چاوەڕوانیدان بۆی کاتێک نەخۆشێک دەرەکرێت نەخۆشخانە ئێمە پەیوەندیان پێوە بکەین ئەو نەخۆشی بۆ بێن. بۆ چوونی من بۆ شارێکی وەکو شاری هەولێر و شاری دهۆک هەردووچیان ئێستا لەسەر ئەستۆی ئەم خستەخانەیەن پێویستمان بە خستەخانەیەکی گەورەتر هەیە بە خزمەتگوزاری گەورەتر هەیە و پێم وایە حکوومەتی هەرێم کە ئێستا دەستی داوەتە چاکسازی یەکێک لەو پرۆژانەی کە پێویستە بیر لێ بکاتەوە چۆن خزمەتگوزاری دەرونیش وەکو خزمەتگوزاری جەستەیی سەیر بکرێت. لە نەخۆشخانەکەی ئێمە ئاڵوودە دەبووان بە مادە هۆشبەرەکان چارەسەر دەکرێن ئەوانەی کەواتن دوتیژن چارەسەر دەکرێن ئەوانەی کەوا خەتەرن بۆ سەر کۆمەلگا چارەسەر دەکرێت. ممکن نییە بەو خزمەتگوزاریە سادانێک کە لە بەردەستی ئێمەدان ئێمە بتوانین ئەو هەموو خزمەتە پێشکەش بە هاوڵاتیان بکەین. بۆیە داوەیەکی زۆر سادەم بۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ لایەنە پەیوەندیدارەکان و بۆ وەزارەتی تەندروستی ئەوەیە بەجددی بیر لەوە بکەنەوە نەخۆشخانە و سنتەرێکی گەورە کە لە ئاست شاری هەولێر و شارەکانی دیکەی کوردستان بێت لە پایتەخت و لە شارەکانی کەدا بنرێت هەم لێکۆڵینەوە بکات لەسەر گفتە دەرونیەکان هەم چارەسەری و ڕاهێنانەوەی پێویستیش لە بواری دەرونی پێشکەش بە هاوڵاتیانی کوردستان بکات. من سەرەتایی کارەکانمە پێڕانەگەیشتوم سەردانی ئەو شوێنانە بە تەواوی بکەم بەڵام دڵنیاتانەکەمەوە کە من ئەم نەخۆشخانە و ئەوانەی پیانە گوتری خاوەن پێداویستی تایبەتی بە هەموو جۆرەکانیەوە بە هەموو فەرمانگەکانیان من سەردانی تایبەتم دەبێت لەیان ئەوەی لە توانای من بێت ئەوەی پێم بکرێ معنەوی مادی لەگەڵیان دەبم و هەوڵ دەدەم بمە بەشێک لە چارەسەرکردنی کێشەکانیان و هەوڵش دەدەم بمە بەشێک لەو تیمەی ئەوان کە بتوانین بێکەوە خزمەتی مرۆڤایەتی بکەین خزمەتی ئەو خەڵکە بکەین کە پێویستی بە خزمەتی ئێمەیە دڵنیای ئەم نەخۆشخانەیە و دڵنیای ئەو تیمە ئەو پزیشکانە ئەو تیمە تەندروستی هەمووی دەکەم کە من بە هەموو توانامەوە لەگەڵیانە بم و دەبمە بەشێک لە تیمی ئەوان بۆی بتوانین بێکەوە خزمەتی مرۆڤایەتی بکەین مرۆڤایەتی جوانتر پیشان بدەین. ئەم دیاری ڕێزلێنانە بۆ ئەو مرۆڤە گەورانەی کە خزمەتی مرۆڤایەتی دەکەن لێرە من سوپاسیانەکەم چاوی یەکەیەکەیان ماچەکەم دەستیان ماچەکەم ئەم دیاری ڕێزلێنانە لە بەرنامەی سەربازی ون لە کەناڵی 24 بۆ هەموو ئەو ستافە ماندوونە ناسەی کە لێرە بەردەوام لە خزمەتی مرۆڤایەتیدان جارێکی تر هەمومان قەردارتانین بۆ ئەو خزمەتە گەورەی پێشکەشی مرۆڤایەتی دەکەن.